یاریەک تایبەت بێشە لە بەناوبانگترین فیلمە ترسناکەکان A Quiet Place. ئایا گرافیک و شێواز یاریەکە چۆن؟ هەر لە ئێستاوانێ کۆمپانیەکان ترسیان لێ نیشتووە لە یاری GTA 6 کە ساڵی داهات 2025 بڵاوکرێتەوانێ و بە تایبەتیش کۆمپانیای Xbox. ئایا چی ئەم ترسەی دروست کردووە لە GTA 6؟ هەواڵی نوێ چی هەیە دەربارەی نوێترین بەشی یاری Uncharted یاخود ئایا بەشەکانی تر ڕیمەیکەکرێت یاخود نە؟ هەواڵ هەیە دەربارەی ئەوەی یاریەک دروست دەکرێت بۆ یەکێک لە بەناوبانگترین ئەنێمەکان ئەویش Death Note. کەی بۆ یەکەم جار FC 25 یان ناوە کۆنەکەی FIFA 25 ئەبینین و ئاماژەی پێ. گەیمپلەیەکی نوێی یاری ئیندیانا جۆنز بڵاو کراوانێ و بەڕاستیش سەرنجی ڕاکێشەم. ئایا لەبەر چی؟ دوای و هەموو ساڵە چاوەڕوانکردنە لە کۆتاییدا هەواڵێکی نوێ دەربارەی Beyond Good and Evil دوومانزانی. هەواڵەکە چیە؟ بۆ زانینی هەموومانە زیاتر بینەرمان. سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان من میر عومەر بەمە زنجیرێکی تری پرۆگرامی سپەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لێیان دەکەن لایکیان بڕگێ بکەن لە هاوڕێکانتان شێرکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتا بنووسن. ئێستاش با دەست پێ بکەین. گەیمپلەیەکی نوێی یاری ئیندیانا جۆنز and the Great Circle بڵاو کراوانێ کە تەنها 19 بۆ 20 چرکە بوو لە پلاتفۆرمی X بەڵام نیشانی دەدات لە هەرێ لە مشنەکانیان بەشێکی مشنەکان ئەتوانی بە شێوازی ستێڵ واتە خۆت بشاریتەوانێ بچیتە پشت هێڵی دوژمن و بە بێدەنگی بەرامبەرەکەت لە ناو بەریان ئەسڵەن پێویستیش نەکا لە ناوی بەری لەو ناوچەیە تێپەڕی بێ ئەوەی هیچ ڕوبەڕووبوونەوە بکەی. بینیمان کە کارکتەری سەرەکی ئیندیانا جۆنز لە سەر خاکەکە لە زەوی چاوکشە کەڵەگرێتەوە فڕی ئێتە شوێنێ بۆی دەنگ دروستکە بۆی ئەو سەربازە بڕوا بوو ئەو شوێنە و شوێنێکی تری بۆ چۆڵگە و لە هەمان کاتە لە شوێنێکی تردا چاوکشەکە کێشێ بە سەری یەکێ لە سەربازەکان ئەیبورێنێتەوانێ و بەو شوێنەیە تێپەڕ دەبێت. طبعاً ئەوەمانزانی یاریەکە سەرەتا بۆ کۆمپیوتەر و Xbox دێت و لە هەمان کاتیشدا یاریەکە بیناوی هاوێژی کەس یەکەم یاریەکی ئاکشن ئەدڤێنچەرە کە خۆم بەڕاستی زۆر چاوەڕوانیم. ئایا ڕای تۆ دەربارەی ئەم شێوازی گەیمپلەی یاریە چی؟ فیلمی ترسناکی زۆر بەناوبانگە Quiet Place یاریەکی بۆ بڵاوەکرێتەوانێت. تەڵام پێش چەند ساڵێکم هەواڵەمان بیست بەڵام دەنگی نەما تا لە کۆتاییە کۆمپانیای سەیبەر بە فەرمی لە یوتیوب تریلەرێکی یاری A Quiet Place The Road Ahead بڵاو کردوانێت کە هاوشێوەی فیلمەکەیە و لەناو جیهانی فیلمەکەشایە. طبعاً فیلمەکە باس لەوە دەکات کە چەنەها بوونەوەری سەیر و سەمەرە دێنە سەر زەوی بە شێوەیەک کە ناوبینێ ڕاستەوخۆ یان نادبینێ هەستی شەپێ ناکە بەڵام تەنها دەنگێک دروست بکەی ئەوە ڕاستەوخۆیە بۆ ئەو شوێنی دەنگەی لێ دروست بۆ بە تایبەتێکە دەنگەکە بەرز بێ زۆر بە خێرایی ئەگەن و لە ناوت ئەبەن. بە هەمان شێو یاریەکە شوایە کە ترێلەرەکەمان بینی کارکتەری سەرەکی کارکتەرێکی کچە لە ناو باڵەخانەیەکە لایتێکی بەدەستەوەیە دیارە لایت بەشێکی گرنگ یاریەکەیە و پیل ئەبێ بدۆزیتەوە چونکە شەحنی لەسەر بوو کە چەندێک با بڵین شەحنی ماوە لایتەکە لە هەمان کاتە بە دوای شتێکە ئەگەڕا لەناو ئەو باڵەخانەیە و دەرکەوت کە ئەو جۆرە ئاژەڵانەش یان با بڵێن ئەو جۆرە دڕندانەش لەناو با بڵێن ئەو جیهانەیە دروست بوون بە دوای شتێکدا دەگەڕا بیدۆزیێتەوانێ. ئەوەشمان دیقەتدا کاتێکەوێت دەرگاکان بکاتەوە قفڵی دەرگاکان بکاتەوە زۆر بە لەسەرخۆیی دەرگاکان ئەوێ قفڵەکە بکاتەوانێت تاکو دەنگ دروست نەکە. دوای ئەوات دڕندەکە لە قاتی خواری و باڵەخانەکە ئەبینێت کە دەرگاکە ئەکاتەوانێت قاچ ئەنێ بە پارچە شوشێکە دەنگە دروستە بێت و ڕێک دڕندەکە پەلاماری دەدا. طبعاً یاریەکە بۆ پلەیستەیشن 5 و Xbox Series S و Series X و کۆمپیوتەر بڵاو دەکرێتەوانێ. یاریەکە وەکو وتمان لە جیهانی با بڵێن فیلمەکەوانێ وەرگیرەوە و گرافیک یاریەکە بەڕاستی جوان بوو. یاریەکە بینایەژی کەسی یەکەمە و سەرنج ڕاکێش بوو بەڕاستێکی لەو یاریانی کە لە ئێستاوانێ چاوەڕوانی دەکەم کە ناو جیهانی Quiet Place یاری بکەین و خۆمان کارکتەر بین و زۆر بە ترس و لەرز یاریکەین و دەنگ دروست نەکەین تاکو دڕندەکان پەلامارمانێن و هێرش ناکە سەر و نەمانکوژن. ڕای تۆ دەربارەی ئەم یاری و هەواڵە چی؟ ئایا بەشێکی نوێی یاری Uncharted لەم نزیکانە ئەبینین یاخودنا؟ طبعاً یاری Uncharted لە بەناوبانگترین و سەرکەوتوترین یاری ئاکشن ئەدڤێنچەرەکانی کۆمپانیای سۆنی کە چەندەها بەشی لێ بڵاو کراوانێ و سەرکەوتنگی زۆر زۆری بەدەستێنا کە خۆمێکیم لەو گەیمرانی یاریەکەم زۆر بەدڵ بوو چەندەها خەڵاتیشی بەدەستێناوە. ئەمانی کە بۆتان باس دەکەین دەنگۆم بەڵام ئەمە نیشانەیەکە کە لە ئێستادا یا با بڵێن کار لە یاریەکەکان ئەویش لەبەر چی چەند ساڵێک پێش ئێستا لی داڤیس دەگەڕێتەوانێ
لەوانەیە کە پەرەپێدەرێکی زۆر دیارە لەسەر زنجیرەکانی ئانچارتد دیاریکرد. دوای 4 ساڵ دیار نەمان دووبارە بۆ کۆمپانیای نۆتی دۆگ دەگەڕێتەوە کارێکە دروستەکە. دوای ئەوەش یەکێک لە کارگوزارەکانی تریش کە بە ناوی شۆن ئسکەیجە کە ئەم دەرهێنەری بەشی The Lost Legacy-ە بەشی The Lost Legacy ئەویش دوای 4 ساڵ دووبارە دەگەڕێتوانێ بۆ کۆمپانیای نۆتی دۆگ. ئەمەشمانای ئەوەیە دیارە دەیانەوێت کار لە بەشێکی نوێی یاریەکەی بکەم بۆی ئەم دوو کارمەندە دیار و کاریگەرە دەگەڕێنەوانێ. لە هەمان کاتە هەواڵ هەبوو ساڵی 2022 کە یاری ئەنچاردت ڕیبوتێکی لێ بڵاوکردواتە سەر لە نێو چیرۆکەکە داڕێژنەوانێ واتە گڵۆپی سەوزیش هەڵکرا بوو بۆ کۆمپانیا کە ئەم کارە بکە بەڵام نۆتی دۆگ نەیتوانی بگاتە با بڵێن وەڵامی کۆتایی و ئەو هەواڵە با بڵێن چووە ژێرگڵەوە لەگە خۆیان با بڵێن و هیچ هەواڵێکی ترمان لەسەری نەبیست. لە هەمان کاتە ئەوەشمان بی ساڵی 2022 لە ماڵپەڕی ئینسایدەر گەیمین هەواڵیان بڵاو کردەوانێ کە بەڵێ هەواڵەکان ڕاستین کار لە بەشێکی نوێی یاریەکە ئەکەن و دەیانێت دروستی بکەن بەڵام دوای ئەوە هیچ دڵنیاییەکیان نەیە ئینسایدەر گەیمین کە ئایا کەی دەست بەکارە بن ئایارێکە بڵاو بێتەوە چ بەشێکە ناوی چییە و هەتا دوایی تا لە کۆتە هەواڵکە بەدەستمان گەیشت و ئەویش لە کەناڵی Xbox ئێرایە کە لە پۆدکاستێکایە با بڵێن چەند گەیمەرێک قسە دەکەن یان بەڕێوەبەرانی کەناڵی Xbox ئێرە دەڵێ ئێمە باوەڕێکی تەواومان هەیە کە یان با بڵێن هەواڵێک ئەزانین کە ئێستا حالێن نۆتی دۆگ کار لە چی دەکات کار لە ڕیمەیەکی بەشی یەکی ئەنچارت دەکات بە ناوی ئەنچارتد یەک دریک فۆرچن بەڵام هەواڵێکی با بڵێن یەکلایکەرەوە نییە لەلایەن کۆمپانیای نۆتی دۆکەوانە سۆنیەوەنەکە لە ئێستادا کار لە بەشێکی نوێ بکە یا ڕیبوت یا خود ڕیمەیک بەڵام هەموو ئەم سەرداوانەمان بەدەست گەیشتووە کە نیشانی ئەوەیە با بڵێن ژێر بە ژێر یا بەنهێنی کۆمپانیا کاری لەسەر دەکات هەرچەندە کەوتیان ڕیبوتەکە دروستکرا ڕیبوت یارەکە دروست بکرێت سەر لە نوێ کۆمپانیای نۆتی دۆگ بەشی سەرەکی نابێت لە دروستکردنەکەی بەڵکو یاریدە دەرەبێت بەڵام بیستنیم هەموو هەواڵانە نیشانی ئەوەیە کە لەوانەیە بەشێکی نوێ یا ڕیمەیەکی بەشەکانی تری یاری ئەنچارتد ببینین کە خۆم بەڕاستی زۆر چاڕوانی بەشێکی نوێم یان دووبارە بە گرافیکێک و شێوازی گەیمپلەیەک و دەنگێکی باشتر بەشە کۆنەکان بگەم ڕای تۆ دەربارەی هەواڵەتی وایە گیکی لەو گەیمەرانی کە یاری ئەنچارتد کردووە پێشتر هەواڵ بڵاو بۆتەوانێت کە ئەنیمەی زۆر بەناوبانگی یابانی دێث نۆت یاریەکی بۆ بڵاو ئەکرێتەوانێ ئەم هەواڵانەمان لەکوێ پێگەیشتووە لە ماڵپەڕی ئیئەکسپوتەر کە ئەڵێ بەڵگەیەکمان پێیە کۆمپانیای تایبەت بە ئەنیمەکە دێث نۆت بە ناوی شویشە تۆزێ ناوە یابانیەکان زەحمەتن دوو هێمای بازرگانی لە یەکێتی ئەوروپا تۆمار کردووە یان کڕیوێتی دانەیەکیان بە ناوی یەکێ لە هێما بازرگان بە ناوی دێث نۆت ئەوەی تریان بە ناوی دێث نۆت کیلەر وذن ئەمەش بەپی ئەوان یەکێک لەم ناوانە بریتیە لە ناو بۆ دروستکردنی یاریەک تەڵام بۆ هانی نازانن بۆ ئەوەی لە هەنێ وڵاتیان هەنێکی شوەر بتوانی یاریەکە و بڵاو بێتەوانێ ئەبێ پێشتر بۆ خودی ناوی یاریەکەتیان فیلمەکەتیان بەرهەمەکەت هێمایەکی بازرگانی بۆ تۆمارکی تاکو ڕێو پێبن بە پێی یاسا و ڕێسەی ئەو ناوچەیە یان ئەو کیشوەرە بڕۆیت بۆیە پێیان وایە ئەم دوو ناوە یا بۆ دوو یاریە یان یەکیشان بۆ دروستکردنی یاریەکەیە بۆیە ئەم هێما بازرگانیان تۆمار کردووە لە هەمان کاتە دەنگۆی تریشی ئەڵێن نەخێر لەوانەیە ئەم دوو ناوە تۆمار کرابێ بۆ ئەوەی زنجیرەیەکی دراما تایبەت بە نێتفلیکس دروست بکرێت بەڵام بە شێوازی ڕاستەقینەوە تا ئەکتەی ڕاستەقینە دووبارە چیرۆکی دێث نۆت دووبارە بکەنەوانێ لە کاتێکدا دێث نۆت پێشتریش یاری بۆ دروستکراوە کە لەسەر نینتەندۆ DS بڵاو کرایەوانێ بەڵام یاریەکی ترمان نەبینیوە و لە هەمان کاتە کارکتەری سەرەکی دێث نۆتیشمان بینی لە یاری جۆن فۆرس کە زۆرێک لە پاڵەوانەکانی ئەنیمێ بەناوبانگەکانی یابان کۆ کاتەوانێ هەر بۆی ڕای تۆ دەربارەی هەواڵەت چی و ئایا لەو باوەڕێی بگونجێ ئەنیمەی دێث نۆت زنجیرەی دێث نۆت یاریکی بۆ دروست بێت و شێواز یاریەکەش بە دڵی گەیمەران بێت و بگونجێت ئەم ئەنیمەیە ببێ بە یاری یاخود ئایا FC25 یا ناوکۆنەکەی با بڵێن FIFA 25 کەی یەکەم زانیاری دەربارەی ئەزانیا یەکەم نیشاندان دەنگۆ بڵاو بۆتەوانێت کە لە 12 حەوت واتە مانگی داهاتوو بە فەرمی یەکەم ئاماژە بە FC25 ئەبینین طبعاً یاری FC25 لایەن کۆمپانیای ئێ بڵاوەرکردوانێ بۆ بە یاریەکی ساڵانە و بێگومانیش ساڵانە بڵاوەکاتەوە چونکە بە ملیۆنەها و ملیارەها دۆلار بۆ کۆمپانیای EA پەیا دەکات و گەیمەرانێکی زۆریش لەسەر تاسەری جیهان
ئەم یاریە تاقی دەکەنەوەوانێ و بەتایبەتیش لە هەرێمی کوردستانی خۆمان و لە کیشوەری ئەوروپاش حتا لە مانگی پێنجدا مانگی پێنجی با بڵێن ڕابردوو پڕفرۆشترین یاری بۆ لە یەکێتی ئەوروپا ئەمەشمانای ئەوەی یاریەکە دوای تێپەڕبوونی تقریبان ساڵێک هێشتا یاریەکە هەر فرۆشی زۆر و گەیمەرانێکی زۆر یاری پێ دەکەن و لە هەواڵەکان کە بڵاو کراوەتەوە دەنگۆیە و دزەی پێکراوە دەڵێن دوای تەواوبوونی یۆرۆی 2025 کام ساڵ لە ئەڵمانیا ئەکرێت ئاماژە بە یاریەکەیەن و زیاتریش تەرکیزیان لەسەر تایبەتمەندی هایپەرمۆشنە کە ساڵی ڕابردوو لە FC24 بۆ یەکەم جار نیشتانیانە کە جوڵەیەک و فیزیکلیەک و فیزیاییەک و ڕاستەقینەیەکی زیاتر بە یاریزانەکانە بەخشێ لە ڕووی بازدان و شوت لێیان و کەوتن و ڕاکردن و هەر یاریزانێکی شێوازێک و سیستمێکی جوڵەی تایبەت بەخۆی هەیە کە جیای ئەکاتەوانەیە و چەند جوڵەیەک نیشان ئەدەن کە پێشتر لە یاریەکانی تری فیفا یان FC بوونینەوە بێ ڕای تۆ دەبارەی هەواڵەتی وایە لە گەیمەرانی یاری فیفا و چاڕوانێکی بەشی نوێی یاخود یەکێک لە دیارترین یاریەکانی یوبیسۆفت کە ماوەی چەند ساڵێکە وەڵامی نییە تالیاوە گەیمەران هەر و ڕز بوون لێی و هەر بیریشی لێ ناکەنەوە ئەویش بەشی نوێی یاری بیۆن گوداند ئیڤڵی دووکێک لە باشترین و سەرکەوتووترین یاریەکانی یوبیسۆفت لە کۆتاییدا هەواڵێکمان دەربارەی کە پێش چەند ساڵێک دەبوایە ئەوتیان یاریەکە لە کاتی دروستکردنەوەیە و ترێلەرێکیان لێ نیشانێن ئەویش ئەوەیە بەش یەکەمی یاریەکە 20 ساڵ تێپەڕی بەسەر دروستکردنی و لە یادی 20 ساڵەی یاریەکە بە نوسخە و کۆپیەکی با بڵێن باشتر یاریەکە دووبارە بڵاو دەکەنەوانێ ئەمە وەکو با بڵێن هەم ڕکلامێکە بۆی فرۆش یاریەکە زۆر بێت هەم ئاهەنگێکە بە بۆنەی 20 ساڵە کە خۆیان ئاماژەیان لە پەڕەی فەرمی خۆی یاریەکە لە ئێکس ئاماژەیان بەوەدا کە ئەم جارە هیچ یاریەکە لە ڕووی گرافیک و ئاستیارەکە بەرزترە بەڵام مەرحەلەیەکی زیادرە ئەرک و مشنێکی زیادە بۆ یاریەکە زیاد کراوە کە پەیوەندی بە بەشی دوو یاریەکەی کە گەیمەرانێکی زۆر چاوەڕوانی دەکەن هەر بۆیە وا لە گەیمەران دەکەن ئەم بەشەی کە دووبارە وەکو با بڵێن ڕیماستەر بڵاوەکرێتەوە بۆنی 20 ساڵە گێوا لە گەیمەران بکەن بیکڕن و مەرحەلەیەکی تایە کە پێشتر نیان کردووە و ئاماژەیەکە بۆ ئەوەش کە خۆیان بە هەمان شێو ئاماژەیان پێ ئێمە تاکو ئێستا بەردەوامین لە پەرەپێدان یاری بیۆند گوداند ئیڤڵی دوو لە کاتی پەرەپێدانیان نەوەستاوین بەڵام تووشی هەنێک کێشە بوون ئەمە شەواڵی دڵخۆشکەرە کە ئەم یاریە ئاکشن ئەدڤێنچەرە بزانین کە جارێک هیوایەکەیە یاریەکە بڵاوکرێت و کاری تا دەکەن و لەم ماوەیەشە بەش یەکەم نوسخەی 20 ساڵەی بڵاو دەکرێت و ئایا کتوری گەیمەرانی کە پێشتیارێکە گرت و بەدڵ بووە وایە چاوەڕوانی بەشی دویت یاخود هەر لە ئێستاوانێ کۆمپانیاکان و بە تایبەتی Xbox ترسیان لێ نیشتووە لە یاری GTA 6 بەڵام لەبەرچی طبعا لە پۆدکاستێکە مات بۆتی لە کۆمپانیای Xbox ئەوانێ ئاماژەی بەوە کرد کە ئێمە بەشێ لە یاریەکانمان بە ئەگەری زۆر ساڵی 2025 بڵاوکرێتەوە لە پۆدکاستەکە پرسیارێک لەگری ئایا ئێوە ناترسن یاریەکان یەکێ لە یاریەکانتان هاوکات لە کاتی بڵاوکردنەوەی GTA 6 بێت چکە ئەزانین بێگومان GTA 6 هەر یاریەک لەو مانگە بڵاو بکرێتەوانێ ئەوە بە توانین بڵین گەیمەران مەشغوڵی ئەوە بن و ئاگیان لە یاریەکانی تر نامێنێت و فرۆشی ئەو یاریانە کەمێتەوە بە تێپەڕبوونی کات زانین کاتێک کە لە ساڵێکە یاریکی زۆر بەناوبانک و دیار و گەورە بڵاوکرێتوانێ کۆمپانیاکانی تر ئەیانەوێت لە هەمان مانگ و هەمان بەروارە یاریەکەی خۆیان بڵاو نەکەنەوانێ لەبەر ئەوەی فرۆشی یاریەکەیان دانەبەزێت چکە گەیمەرانێکی زۆر مەشغوڵی یاریەکی ترە بن هەر بۆیە ئێمە لە ئێستادا دەزانین کە یاریەکی زۆر بە ئەگەری زۆر و هی Xbox و تایتڵی گەورەی 2025 بڵاوکرێتەوە مات بۆتی شوتی ئێمە بەڕاستی ئەمانەوێ بزانین بە تایبەتی کەی GTA 6 بڵاوکرێتوانێت تاکو هەوڵ بین یاریەکانمان تا ئەتوانین دوور بێت لە کاتی بڵاوکردنەوەی GTA 6 بۆ ئەوەی لە ڕووی فرۆشەوانێ زیان بە یاریەکانمان نەگات و دیارترین یاریەکانیشیان فەیبڵە گیرس ئیدەی State of Decay 3 پرفێکت دارک و چەندەها یاری تریش کە وا بڕیارە 2025 بڵاوکرێتەوە و ئەڵێن هەر لەبەر ئەمەشە کە تا ئێستا بەروار و با بڵێن ڕێکەوتی بڵاوکردنەوەی یاریەکانیان دەستنیشان نەکردووە لە ترسی ئەوەی نەکو لە هەمان بەرواردیا لە هەمان مانگابێت کە GTA 6 بڵاوکرێتەوە بۆیە چاوەڕێگەن کەی GTA 6 بڵاوکرێتەوانێ ئەو کاتە ئاماژە بڵاوکردنەوەی یاریەکەیان بن و دوور بێت لە GTA 6 بۆی لە ڕووی فرۆشەوانێ قازانج بڵێم زەرەریان پێنەگەێت و بێگومانشکاری GTA 6 بڵاوکرێتەوانێ ئەتوانین بڵین ئەو ساڵە ساڵێکی سەرکەوتوو بێ بۆ هەموو بواری یاری ئەلکترۆنیەکان چونکە گەیمەرانێکی زۆر و بە مەلاین دووبارە دەگەڕێنەوانێ بۆ کۆنسۆڵەکان بە تایبەتی پلێستیشن و Xbox تاک و ئەم یاری لەسەرکەن و داهاتێکی زۆر بۆ بوارەکە و بە تایبەتی بۆ کۆمپانیای ڕۆکستار و تەیک-تو دابین دەکەن ڕای تۆ دەبارەی ماوەڵە و
لێرەدا هاتینا کۆتایی سپەی گەیمینی ئەم هەفتەیە بە هیوای ئەوەی بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێبینی بێت لە یاد نەکەن لایشیان بڕگێ بکەن لە هاوڕەکانتان شێری پێن و ڕایخۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتا بنووسن و ئەگەر لە یوتیوب وانێ بینەری سەبسکرایبی کەناڵ بکە و زەنگۆڵەکە چالاکە بۆ ڤیدیۆکانتان بەئاگادارکردنەوە پێ بگات ئەگەر لە پلاتفۆرم و سۆشڵ میدیاکانی ترەوانێ لایک و فۆلۆ لە یاد نەکەن من میر عومەرم لە سبەی گەیمینەوانێ سەلام عەلیکوم